بابێنە سەر تەوەری سەرەکی پرۆگرامی ئەم بەیانیە چونکە کەسێکی ئازیز کەسێک کە ئەزمموی پێشمەرگایەتی دێرینی لە خەباتی شاخ و خزمەتی نیشتیمان هەیە لەگەڵمان میوانە. مام شێروان بلباس پێشمەرگەی دێرینی شۆڕشی ئەیلول و گوڵان ئەم بەیانیە پرۆگرامی ڕووناک کردوونەتەوە پرۆگرامی جوان کردووە. بەخێر هاتی مام شێروان. سپاس دەکەم بەڕێزن بەڕاستی ئەو تەلەڤیزیۆنە و ئەو کەناڵە جوانەی بیستار بەڕاستی هەر لە چێن دەربی شتێک هەبی نەرمە شتێک هەبی ئەو خۆی دەگەین تێ دەستخۆشتان لێ دەکەم. ئێوەش نەوع شۆڕشێکە بەڕاستی. زۆر سپاس دەکەین. 77 ساڵ تێ ئەپەڕێت یاخود وان نزیکەکەوینەوە لە 80 ساڵ تێ ئەپەڕێت بەسەر خەباتێک کە مێژوویەکی بۆ کورد نووسیبەتەوە. پێش هەموو شتێک لەم یادا چی ئەڵێ چیت هەیە بۆ ئەو پێشمەرگانەی کە هاوتەمەنی خۆتن هاوسەنگەری خۆت بوونە لەم شاخ و دۆڵانەی کوردستانە داستانی ئازایەتی و نەبەردیتان تۆمار کردووە چیت هەیە لەم ڕۆژە؟ پێشەچی بە ناوی خودای گەورە و میهرەبان دانەری زەوی و ڕاگری ئاسمان. ئێمەی کورد شەهید مانگە لە زۆرە ئەلێرەوە سەڵاو دەنێرم بۆ خانەوادەی شەهیدان هەموو شەهیدێکی کوردستان شەهیدی مەیە نابێ هیچ کەس فەرق بە شەهید بکە. ئەو شەهیدانەی کەوا لە شۆڕشی پێشەچی و هەتا ئێستا جانیان ڕۆحیان پاک شاد بێ ئیشاڵە بە بەهەشت. داواکارم ئەوانەی برینداریش بووینە ئەوانەی کەوا بە هەموو زۆرێک بریندار خوش فەهمدا ئەو دەسەڵاوەکی تایبەتی بۆ هەموو کوردێکی بە شەڕەف هەموو کوردێکی ئازا و مرد. دوای ئەوە ئەو سەڵاو و ڕێزمەیە بۆ سەرکردەکانی کورد بۆ کاک مەسعود و کاک نێچیر و کاک مەسرور و هەمووان ناوی هەمووان ناتوانم بێنم بەڵام ئەوان ئێستا بەردەوامن لە شۆڕش. من بەنسبەتە خۆم سەڵاو دەنێرم بۆ لقی دوو ناوچەی ئاڵا لەگەڵ ڕێکخراوی سەروەران. ئێمە لەوێەوە بەردەوامە خەبات لەو شوێنانە سەڵاو و ڕێزمەیە بۆ هەموو لقەکان و ناوچەکان و ڕێکخراوەکان ئێوان ئێستاش بەردەوامن لە شۆڕش. باشە مام شێروان جارە ئەم تاخم و تفەنگە جوانە و ئەم خەنجەرە لێرە دادناوە ئەمە بڕەوی پێڵەن وایە؟ باشە ئەمە هی ئەو سەردەمەیە ماوەتۆ یامە کۆنا تازەیە مێژوویەکی ئەمەم بۆ باسکە. ئێستا کۆن و نوێ تێکەڵاوە بەڕاستێکەکەی خۆشە ئەوەیان لەگەڵ شۆڕش بەردەوام بووە ئەو تاخمە ئەو فیشێکدانە و ئەوانە خەنجەر دێت ئەهزار ڕەحمەت لە مەلا مستەفای بیدام و سعات خەنجەری پێ بوو. مەلا مستەفا ئەمن زۆر کەس دەڵێ مەلا مستەفا بەس سەرکردەیە ئەمن دەڵێم باوکی کووردە شۆڕشی کوردی بە هەموو دنیا ناساند پشتیوانی وی خوا بوو سەرکردە بوو فەرقی بە گەورە و کچکە نەدەکرد بە نێرە و مێ نەدەکرد بە تایبەت ئەوانەی لێی بقەوموا بە هاوکاری دەکرد و بەسەری دەکردنەوە شەهیدێک دەبوو ئەو لە جێوە تەئسیری لێ دەکرد دەیگو لە دارێک پەلکەک بەربەوە معنای ئەوە معنایەکی گەورەیە کەوا سەرکردە چوەچی مەلا مستەفا ئاخ و ئۆفی هەڵدەشێشا بۆ ئەو ملەتە. ئەو ملەتە کاتی خۆی ئێمەمانە و با و باپیرانمان شەڕەفی لە ماڵی بەجێ دەهێشت خاکەکەی بەجێ دەهێشت بە تەمای خوا بە پارەی خۆی گولەی دەکڕی تفەنجی دەکڕی بەرگری لە شۆڕش دەکرد لە کوردستان دەکرد. ئێستا ئەم تفەنگەی ئەو کاتێماوە بڵێ ئەوە ئەو تفەنگەی ئەو کاتە ئەمە شۆڕشی گوڵان لەگەڵدا بوومە لە شۆڕشی ئەیلولیش لەدایک بوومە من داکەم بە ڕەحمەت بێ کادیر بوو چەند زابط و ئەنواع ئەشکال عەریف و نایب عەریف و ئەم بەخۆم بەبیرم دێ دەهات لە ماڵی ما ئاشاکی ڕوویوان دەیان تراشید دەبوو چاویان جوان دەیان کردە ئافرەت جلکی ئافرەتیان لەبە دەکرد ئێمە بەجێب دەمان بردە بنەسلاوە بنەسلاوە شەڕی تێدا بوو لەگەڵ ڕژێمەکان هەتا ئێستا ئەوە چەند ڕژێم دێ
ناتوانی کورد نەناو بە لەبەرەوەی کورد خوای لەگەڵە. بەڵێ جا بابینەوە من نازانم بۆ عشقی ئەم بڕنەوەی دەستت بووم ئەمە نەم حەز لێ حەزەکەم بزانم بە چەندت کڕی چۆن بوو کە دایانە دەستت لەو کاتەوە هەر پارێزگاریت لێ کرد لە لاد ماوەتەوە و هەندێک شتێ مام شێروان تایبەتمەندیەکی لە ڕووی مادیەکەیەوە نا وەکو معنەوەکەی زۆر تایبەتە لە لای کەسێک زۆر جوانە ئەو بڕوان بۆ بڕنەوەم بۆ بکە بە چەندت کڕی چۆن بوو بۆتیان هێنا ئەو بڕۆیە قدیم نییە لام ئەوی هەموو فرۆشتم بڵێ بەس بڕنۆ چەنەوەچی هەیە دەستک شوشە عەفدا سەفر پەڕەشوت وەسات ئەوانە هەموو بەناو بڕنۆیە. ئێستا شەر پاکیەکەیتەوە ئەبێ پاکی دەکەمەوە ڕوونی تایبەتی خۆی هەیە لێی دەی بۆ زوانێ من ئێستا شۆڕشەکەی مرد بەردەوامم لە شۆڕش لە هەموو فیستیڤاڵەکی کوردستان ئامادەما ئەوە بەم جلوبەرگەوە بەو جلوبەرگە لەبەر ئەوەی کورد دەبی شوێنێکی تایبەتی هەبی خەڵک بیناسێ چۆن ئەتوو ئەلعان ئەگە بە زمانی کوردی قسە نەکەی من نازانم تۆ کوردییان بێگومان بەڵام من ئەو جلەی وەچی لەبەر دەکەم معنای نیشانەی ئەوەیە کورد هەیە من نا هەزارانی وەچی من هەیە هەر هەبن یاخوا و هەر بە چۆنەڵێت پێشمەرگایەتی کردنی ئێوە بە ئازایەتی کردنی ئەوە بە چاونەترسیتان بەو دڵە بوێرەتانەکە کوردستان ئێستا گەیشتۆتە ئەم ڕۆژەی کە ئێستا ئێمەتیاین و ئازادین سپاس بخوا بابینە سەر یادەوەریەکانی پێشمەرگایەتی بەڵێ ئەگەرچی ئێوە ڕۆژانێکی زۆر سەختان تێپەڕاندووە بەڵام لەگەڵیشە یادەوەری خۆشیشی تیا بووە لە شاخ و لە کاتی لە سەنگەرابوونا لەگەڵ هاوڕە پێشمەرگەکان بوونە چ شتێکەیەکە لە یاد ناکرێ بۆ تۆ هەزاران سەڵاو لە جانی پاچ شەیدان من برادێکم هەبوو خوا ئافریقا پێیان دەگوێ یا شێخ خەڵکی کەرکووک بوو ئاسڵ ڕۆژێکیان تایارە هات هەریەکە بۆ شوێنێک خۆی مات کرد و معنە دانیشت گوتیان با تایارەکە بڕوە ئەو دەست بە شەڕ دەکەینەوە بەڵام قەسفەی پیسی کرد لەو ناوچە چار شەهیدمان هەبوو یادی بە خێریا شێخ ڕای کرد برادەریش خۆی هەبوو بریندار بوو هێشتان ڕۆحی نەدابوو چوو بهینی تایارە سوڕاوە لەویشیدا هەردوو قاچی بڕێەوە ئەو جارە چوین ئەمە جەماعەتی تر چوین هینامان و لە شوێنێک داماننا ئەو لە شۆڕشی ئەیلولیش بەردەوام بوو هەتا گوڵان ئەمە لە گوڵان ئەوانمان دیت شۆڕشی ئەیلول تایبەتێکی زۆر خۆشی هەبووە و ناخۆشی هەبووە لەبەر ئەوەی خۆشەکە چ بوو سەرکەوتنی زۆر تێدا بوو کە ئەو سەرکردانەی ئەو دەمی لە پێشەوە دەڕۆیشتن ڕێزمێلۆ سەرکردەی ئێستا نەوەک لە پاشەوە بڕۆن ئەنگۆ ئەوەی بکەن ئەوەی بکەن ئەو دەمی سەرکردە لە پێشەوە بوو ئەو جا ئەوانی تکەش لە دوای شۆڕش بەردەوام دەبوو قاوەمەکی باش دەکرا دوژمن دەشکا ئەوانەی بەدیل دەگیران قەت یەک شەقی لێ نەدەدرا لەبەر ئەوەی مەلا مستەفا بەڕەحمەت بی دەگوت دیل میوانی منە نابی ئەزیەتیان بدە ئەوی دیل بوو دەهات دایان دەنا نانیان دەدایە خزمەتەچیان دەکرد ئەو دەمیش با پێتان بڵێم کەوا شۆڕشی گوڵان بوو لە ئەنواع ئەشکال بەشەریەت و قەومیەت لەوێ بوو کوردی تورکیای کوردی سووریای کوردی ئێران دیموکرات و هەر بە ئەنجما ئەشکاریانەوە ئی خۆمان و بادینان و سۆران و هەڵەبجە و هەموو شوێنەکان پێشمەرگەی لێ بوو بەس بە پەنجەی دەست دەژماردرا ئەوانەی کەوا کورد نەبوون بەڵام لەگە ئێمە شۆڕشیان دەکرد دژی ڕژێمەکەیان باش بەم شێروان جەنابەت زیاتر لە ناو شاخ بوویت یا پێشمەرگەیەک بوویت کە لە پارتیزانیەکانە بەشداریتە کرد چۆن بوو بەشداری من بە نسبەت تەمەنم گەورە نەبووم ئەو دەمی کچکە بووم تەنها ئێمە دادەنیشتین گولەمان ئازر دەکرد ئی کلاشکۆفی بە ئی بڕنۆی بە ئی دۆشکەی بە ئی برێنی بە ئەوجەوە ئەو دەمی ئەنواع ئەشکال ئەوە بوو غەدارە هەبوو ئەنواع ئەشکال ئێمە ئەو مەخزەنانەمان ئازر دەکرد دەمان خستە ناو جعبە ئەو شتانە پێشمەرگە دەهات دەیبرد و بۆ شۆڕشی پێشەوە کەوا مقاومە دەکرا بەڵام یەکی وەچی من
نادهێشت تەمەنێت چەندێ بۆ ئەو کات؟ ئەم ماڵی 61م عفتا و سوور شۆڕشی ئەوە بوو 12 ساڵ 13 ساڵ ئەو هاوبوو ئێستا لەناو ئەو شۆڕشەداین ئەو کوردایەتی ئێستا سەڵاوەکی بە تایبەت بوو پێشمەرگە لە پێشەوەی کەوا دیفاعمان لێ دەکەن ناهێنن دوژمن بێش ئێستا ئەوانی ئەو پێشمەرگەی ئێستاش لەگە ئەو لە هیچ فەرقی نیە هیچ جیاوازیەکیان هیچ ئەمە جواز ناکەینەوە لەبەر ئەوەی ماتوول دیفاع لە ملت دەکا و لە کوردستان دەکا سەرسەرێ من سەرچاوێ من باشە چ ڕووداوێکی باسی ڕووداوی ناخۆشم بۆ بکە کە ئیتر هەندە ڕووداو هەیە هەر لە بیر ناکرێت لە دەستدانی پێشمەرگێکی ئازیزی هاوڕێتان کە شەهید بوو بێت پێش ئەوە قسەیەکی کرد بێت شتێکی وت بێت بەخوای دەزانیت چی بوو ئەو دەمی ئەوانەی لە پێشەوە بوون ئەوان لۆمەیان دەجێڕەوە ئەمە بە چاوی خۆمان نەماند دیان جێمان لێ نەدەبوو یەک لەوان داچی پێشمەرگە چی نانی دەکرد بۆ پێشمەرگە جێبیست بووم گوتیان پێیان گوتیان ئەوە کوڕەکەت شەهید بوو لە سەیان دەستی برنگوت الحەمدولله وەشکر خوایە شەهید شەرەفە لە پێدان قاکن ماوەی پێچوو ئەو جارە گوتیان بوو بە دوو ئەو جارە هەستەوە هەلهەلەی لێدا وتیان سەرم بەرزە ئەو جە بزانە ئێمە خۆشی و ناخۆشی هەمومان دیتیان ئەگەر نابەت جێمان لێ بووە کوردستان چەند ساڵە چەند ڕژێم هەیە دەیەوێ لە ناومان بە بەڵام خوا پشتیوانمانە لە ناو ناچین ئێستاش داواکارم لە هەموو کوردەچی ببنە براو یەکڕیس لەبەر ئەوەی یەکڕیزی سەرکەوتنە بۆ کورد و کوردستان داواکارم ئەوانەی کەوا ڕۆی چوو پەڕەچ سپی لادەین بینێ سەرجێ سپیبی با بە خۆمان دابچینەوە کوردایەتی و شۆڕشی و کوردستان ئاگامان لە کوردستان بێنەوەک بیفرۆشین کوردستان هەر خاکەچی ئەوەندەی بفرۆشی ئەتو لای خوای ڕوڕەشی نەک لای ملت چکم لە قورئانشدا هەیە نابێ ئەتو خاکت بفرۆشی بەس ئێمە داواکارین کورد هەمووی بتە یەک ئەگە بێت و لێک دەیەوە کورد مەردە و بە شەرەفە بەڵام هەندێک جاران تەئسیری لێ دەکا مادیەن معنەویەن شتەش غەڵەت دەکا ئەوجا ئیشاءالله ئەو غەڵەت و ئەو شتانە من نارێ خیانەت لەبەر ئەوەی خیانەت نییە لە ناو کورد بەس غەڵەت و تێگەیشتی شتیتکە هەیە خۆفرۆشتن ناکە خیانەت خۆفرۆشتن لەبەر ئەوەی تەئسیری لە شتە چکردێ بەس ئێمە ئێستا داواکارین ئەو شتانە نەمینێ شۆڕش بەردەوامە ئێستاش لەبەر ئەوەی بەرامبەرت بە داعشتەوە بە ئەنواع ئەشکال شتەوە ناویان ناینم ئەوە بەرامبەرەمەیان گرتیا دەویان کردەوە وەکوو عەزیای قوتماندا ئەو ئەگەمە بەتەنێ ئەم بچمە پێشم قوتم دەدەن بەس ئەگەر سێ کەس بین چار کەس بین دەتوانین ئەو ئەژدیهایە بکوژین و نەناوی بین هەر تەبەن درێژ بی و لەش ساغ بی مام شێروان بلباز پێشمەرگەی دێرینی شۆڕشی ئەیلول و گوڵان ئەم بەیانیە لەگەڵمان بوویت تەمەنت پڕبێ لە بەرەکەت سپاس دەکەم ئەلی ڕەسەڵا و ڕێزێکی تایبەتیشم بوو هەموو هۆزەچەیە بە تایبەتی هۆزی بلباس ئەوانەی کەوا ئێستاش دەمبینن چاومانن ڕۆحمانن هەموو دڵی منن داواکارم کەس دڵی بریندار نەبی بەو قسانەی کە کردیتم و داواکاریشم هەموو پشتگیری کورد بکەن چکم خوای تەعالا ئەگەر دەرێ لە قورئان دەرێ اعتصموا بحبل الله جميعا لەگەر ئەو ڕۆژێتی کەوامە یەکدەری بگرین بە عاقڵ بین ئەوە چەندە هازار ساڵ ئەو قورئانە دابەزیوە ئێدە با پەیڕەوی بکەین مەلا مستەفا بەڕەحمەت بیدام ساڵ قورئانی پێبوو عومەر موختاریش قورئانی پێبوو بەس ئەمن شۆڕشی عومەر موختار نازانم بەس ئی خۆمان مەلا مستەفا دایم ساعت قورئانی پێبوو بە پەیڕەوی قورئانی زۆر حکمی کرد دووبارە دەستخۆش دووبارە سپاس دەکەین بەڕێزم ئەم بەیانیە لەگەڵمان بوویت سپاس بەوە ئەمنیش دەرێم سوپاسی ئێوەش دەکەم بەو ستافەی کەوا 24
ئێستا من لێوێمە من لە هەموو کەناڵەکیش ئەوە دانیشتومەیان قسەیان لەگەڵ کردومە ئەمنیش بەردەوامم ئێستا شۆڕشی من بەردەوامە لە فستیڤالەکان زۆر کەسیش دەڵێتە من ئەتوو خۆت مادی دەکەی فایدەی چیە من دەرم بەرێ هەیتی ئیشەڵڵا و داواکارم ئەوی خراپە با خۆی باشکە ئەوی باشە باشتر بێ و داواکارم لە حکوومەتیش چاوی بە هاوڵاتیان ببێ باشترێ لەبەرەوەی هاوڵاتیش لێ قەومەوە بەڕاستی دووبارە سپاس بۆ هاتن چاوتان ماز دەکەم ئێوە بەڕێزن